وەکو بەڕێستان ئاگادارن هەر لە سەرەتای دەستبەکاربوونی جەنابی وەزیر لە کاتی دەستبەکاربوونی کابینەی نوۆی حکوومەتی هەرێم یەکێک لەو بڕیارانەی کە دامان دروستکردنی ئەنجومەنێک بوو بۆ پیشەسازی پەلەوەر کە هەموو پێکهاتەکانی ناو ئەوەی کە پەیوەندی هەیە بە پیشەسازی پەلەوەرەوە تیا کۆبکرێتەوە کەوانەش بریتی بوون لە چێلگەکانی پەلەوەر و پرۆژەکانی مریشی هێلکە و سربڕخانەکان کارگەکانی ئالیک هەموو ئەو کە پرۆژانی کە پەیوەندی هەیە بە پیشەسازی بە پەلەوەر لە ناو ئەنجومەنێکا کۆبکرێتەوە بەداخەوە بە حکمی ئەو بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆ و نەمانی دەواموەمانە کارەکانی ئێمە دواکەوت بۆیە دەبوایە ئەو پێکهاتانە هەمویان نوێنەری خۆیان هەڵبژێرن بۆی کە لەو ئەنجومەنە بەشدار بن بۆی بتوانین بڕیار بین لەسەر بابەتە هەستیارەکانی تایبەت بە پەلەوەرەوە بۆ زانیاری بەڕێستان لە هەرێمی کوردستانە سەرمایەکی سۆر گەورە خراوەتە گەڕ بۆ هەموو ئەو بوارانی کە پەیوەندی بە بەرهەمێنانی پەلەوەرەوە هەیە وەکو باسم کرد لەو پێکهاتانەی کە هەمووی بەشدارن لەو پرۆژەیە بۆ زانیاری بەڕێستان نزیکەی 1600 چێلگەی پەلەوەری گۆشت هەیە لە پارێزگاکان 7 پرۆژەی دایکانەی جوجەڵەی گۆشت هەیە 1 پرۆژەی نەژادی پەلەوەر هەیە 42 هەڵهێنەر هەیە 9 سەربڕخانە هەیە لە هەرێمی کوردستان 36 کارگەی ئالیک هەیە 11 پرۆژەی مریشکی هێلکە هەیە لەگەڵ 2 هەڵهێنەری دایکانە ئەگەر ئەم پرۆژانە هەمووی بە وزەی خۆی کار بکە دەتوانێت نەک بەشی هەرێمی کوردستان بەڵکو زۆریشی لێ بنێرێتە دەرەوەی کوردستان بۆیە ئەو ئەنجومەنە کە دروست کراوە بۆ ئەوەی کە بتوانین هەموو ئەو کێشە و گرفتانەی کە هەیەە بەیەکەوە ئەم پرۆژانە کە هەمویان تەواوکەری یەکترن بتوانین چارەسەری بکەین خۆشبەختانە ئیمڕۆ کۆبوونەوەکمان ئەنجامدا لەوەی کە ڕەنگە بەشێکی کەم لەو ئەندامانە بەشدار بوون بە حکمی ئەو بارودۆخە و قەدەغەی هاتوچۆ و لەو کۆبوونەوەیە وەکو سەرەتایەک ژمارەیەک بڕیارماندا یەکێک لەوانە وەکو جەنابتان ئەزانن کە بەداخەوە نیگەرانێکی زۆر هەیە ئێمە لە کاتێکا حکوومەتی عێراقی لە مانگی 5 ساڵی 2009 بڕیار دراوە کە هاوردنی هێلکە و مریشک قەدەغە بکرێت و وەزارەتی ئێمە پاش بەدەستکەوتنی نووسراوی وەزارەتی کشتتوکاڵی عێراق ئێمە پابەندی خۆمان دەربڕیوە بەرامبەر بە قەدەغەکردن و هیچ جۆرە نووسراوێکمان نەکردووە بۆ هاوردەکردنی مریشک وێلکە بەڵام بەداخەوە دەبینین لە بازاڕەکانە لە مارکێتەکانە زۆر جار مریشکی قاچاق دەبینین کە ئەوە زەرەرێکی زۆرە بەڕاستی بۆ بەرهەمی ناوخۆ بۆ پرۆژەکانی پەلەوەر بۆیە بڕیارماندا کە بە هاوکاری ئیدارەی پارێزگاکان و هەموو ئیدارەکانی هەرێمی کوردستان هەڵمەتێکی دەست بە سەراگرتن دەست پێ بکەین بۆ ئەوەی کە لە هەر شوێنێ مریشکمان بینی بەستوو هاوردەکراو دەستی بەسەرا بگیرێ بێگومان ئەوە بە هاوکاری ئیدارەی پارێزگاکان خاڵێکی تر لەوەی کە زۆر جار نیگەرانی لێکەوێتەوە ئێمە وەکو باسم کرد 9 سەربڕخانەمان هەیە زۆر جار بە ناوی لۆگۆیەکی ترەوە یا بە ناوی کیسێکی ترەوە مەسەرەن ئەم مریشکانە دەخرێتە بازار ئیمڕۆ بریارماندا کە لۆگۆیەکی تایبەت بە وەزارەت بۆ سەربڕخانەکان دروستکەین کە هەچ بەرهەمێکی مریشک بەستوو ئەو لۆگۆیی لەسەر نەبێ ئەوە بە قاچاق خاورداکرێ و ئیجراعاتی یاسایی لەسەرەکرێ ئێمە ژمارەیەکی زۆر پرۆژەی هێلکەی تروکاندنمانەیە و پرۆژەیەکی گەورەی نەژادمانەیە وەکو باسمان کرد بەداخەوە هێلکەیەکی زۆر هاوردە ئەکرێ هێلکەی مەبەستم تروکاندنە بۆ تەفقیسەکان ئێمە بڕیارماندا کە بۆ هەر هێلکەیەکی هاوردەکرا و دەسەند باجی لەسەردا بنێن بۆ ئەوی نەتوانێت کێبڕکیەکە لەگەڵ بەرهەمی ناوخۆدا و بڕیارمان داوە کە هەموو پرۆژەکانی پەلەوەر ئەوەی کە پەیوەندی هەیە بە کارگەی ئالیکەوە بە تایبەتی ئەو بەرهەمانەی کە لێرە ناچێنرێ مەسەن بۆ نمونە وەکو سۆیا داوای هاوکاری و کار ئاسانی بکەین لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکانی تر بە تایبەتی وەزارەتی بازرگانی و پیشەسازی و وەزارەتی دارایی بۆیە هاوکاری و کار ئاسانیان بۆ بکەین و حەزەکەم ئاماژەش بەوە بەم ئێمە بە خۆشحاڵیەوە بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان
بۆردێکی باڵای بەرەپێدانی کشتتوکاڵ دروست بووە بێگومان هەموو هەوڵەکانی خۆمان چڕ دەکەینەوە وەکو وزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کە لە ڕێگەی ئەو بۆردەوە بتوانێت هاوکاری و کار ئاسانیمان بۆ بکەنەوە بڕیاری گونجاو بدرێ کە بۆ ئەوەی کە پەیوەندی بە بەرهەمی ناوخۆ هەیە و لە ناو ئەوانەشە پیشەسازی ئەوەی پەلەوەر و هەروەها لە هەوڵەکانیشمان بەردەوامە کە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق ئێمە هەماهەنگیمان هەبێ و هەموو ئەو کارانەی دەچێتە خانەی بەرژەوەندی هەموو جوتیاران و خاوەن پرۆژەکانی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان و لە عێراق ئێمە هاوکاری و هەماهەنگی بکەین بۆ ئەو مەبەستانە ئێمە دووبارە سپاستانەکەین خۆی بۆ زانی بەڕێستان ئەوەی کە مریشکی هێناوە بە قاچاق هێناوێتی بەڵام ئێمە ئەو موعدەی کە جەنابەت باسەکەی بە هەماهەنگی لەگەڵ ئیدارە و پارێزگاکان ئەو بڕیارات لەو زوانە بەڵێ طبعاً ئەنجومەنەکە بە سەرۆکاتی جەنابی وەزیرە و ئەندامەتی بەڕێوەبەرە گشتیە پەیوەندیدارەکان و هەموو ئەوانەی باسم کرد لە کارگەکانی ئالیک نوێنەریانە بێ سەربڕخانەکان پرۆژەکانی پەلەوەر کارگەکانی ئالیک پرۆژەکانی مریشکی هێلکە دایکانە هەموو ئەوەی کە لەو پێک هاتەیە هەمویان کە پەیوەندیان بێکەوەیە ئەندامە بن لەو ئەنجومەنە بێگومان ئەو ئەنجومەنە بە دوو-سێ مانگجارێک کۆبوونەوەی خۆیەکە بۆ ئەوەی ئەو حاڵەتە کتوپڕانە دروست نەبێت کە ئێستا دروستە بێ لەپڕ بەرهەمی پەلەوەر دائەبزێت لەپڕ بەرزە بێتەوە بۆی کە بتوانین هاوسەنگیە دروستکەین لە بازاڕە کە هەموو هاوڵاتیان لێ سوودمەند بن زائیدەن ئەوەی کە گرنگێکی زۆر بدرێ بە بەرهەمی ناوخۆ.